ئەمڕۆ 88 ساڵ تێپەڕە بێت بەسەر کۆچی دوای یەکێک لە هونەرمەند و گۆرانیبێژ و مەقامبێژە دیارەکانی کورد سەید عەلی ئەزغەری کوردستانی. دیارەیەکێکە لەو کەسایەتیە هەرە دیارانەی کە دوانیوێتی ڕێچکەیەکی تایبەت لە نێو مەقامی کوردیادا بنێت و هەروەها یەکێک بۆ لە دەنگە هەرە تایبەتەکان لە کاتێکە کە خزمەت و هەروەها توانیوێتی لە نێو ئەم بابەتە خۆ بڵم لە نێو هونەرە ڕنگدانەوەی هەبێت کە هەم هونەرمەندەکان هەم گۆرانی بێژەکان و بە تایبەتیش مەقام بێژەکان ژمارەیان کەم بووە، بۆیە تاوەکو ئێستەش یەکێکە لە ئەو کەسایەتیانەی کە هەمیشە بۆ باسکردن لە هونەری ڕەسەنی کوردی و لە مەقام باس لە ئەم هونەرمەند و کەسایەتیە دیاراکرێت. گۆرانیبێژ و مەقامبێژی مەزنی کورد سەید عەلی ئەزغەری کوردستانی لە ساڵی 1882 لە گوندی سەڵوات ئاوای سەر بە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان هاتۆتە دنیاوە. شەجەریان دەچێتە سەر شاعیری گەورەی کورد بابە تایری هەمەدان و نازناوی کوردستانیشی لە ناوی پارێزگای سنەوە وەرگرتووە. سەید نیزامەدین باوکی سەید عەلی ئەزغەر کە خۆی پیاوێکی ئاینی بەناوبانگ بووە سەید دەێنێتە شاری سنە و لە مزگەوتی دارالئیحسان فێری خوێندنەوە و نووسینیەکات. سەید بۆ چەندین ساڵ لە ژیانی خۆی چەرخانەکات بۆ فێربوونی قورئان و دوای ماوەیەک بووە بە وەستایەکی ناوەزەر لە خوێندنەوەی قورئاندا. بە جۆرێک ناوبانگەکەی سنوورەکانی ناوچەکەی بڕیوە و بە پێی چیرۆکێک جارێک بانگێشتی میسر کراوە بۆ خوێندنی قورئان. بەڵام بەهۆی ناڕەزایی باوکی ڕەتی کردوتەوە کە بچێتە وڵاتی میسر. مامۆستا عەلی ئەزغەری کوردستانی گۆرانیبێژی گەورە و یەکێک لە شانازیەکانی گەلی کووردە. هەرچەند بەرهەمی زۆری هەبووە بەڵام بەداخەوە چەندانەیەکی کەمی لە فەوتان ڕزگار کراون. ئەم هونەرمەندە گەورەی کورد لە تەمەنی 55 ساڵیدا و لە ساڵی 1937 کۆچی دوایی کردووە و هەر لە گۆڕستانی سەڵوات ئاوای سەر بە شاری سنە نێژراوە. بەڵام دەنگە گەرم و گۆرانیە ناوازەکانی بۆ هەمیشە لە گوێ و بیری کورداندا دەمێننەوە.